بەهۆی پابەندبوونی هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکان و قەدەغەی هاتوچۆ ئەوانەی بژێوی ژیانیان لەسەر کاری ڕۆژانەیە دووچاری ژیانێکی سەخت بوون. هاوڵاتیانی بەغدای پایتەختی عێراق دەڵێن ئەمڕۆ ئەزموونێکە و تێپەڕ دەبێت و باشترین کاتە بۆ هاوکاریکردنی هەژاران. تجربة خلينا نقول تكون لأول مرة. سەرڕای مەترسیەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام ئەوەی جێی ئاماژەیە لە سایەی ئەم پەتایەدا هەندێک ڕێکخراوی مرۆیی و ئاینی سەبەتەی خۆراک بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکەن و بەڵام ئەمە بەشی هەموو ئەو هاوڵاتیانە ناکات. بۆ نمونە پێداویستی تر هەن لەوانە کرێخان و کارەبا ئاو سوتەمەنی پێداویستەکانی تر کە هەموو ئەمانە خەرجین و دەچنە سەر شانی هاوڵاتیان، بە تایبەتیش کەسانێک کە ڕۆژانە بژێوی ژیانیان دابین دەکەن. هەر بۆیە ئێمە داوا لە حکومەت و ڕێکخراوە مرۆیی و کۆمەڵگەی مەدەنی دەکەین دەست پێشخەری بکەن بۆ کۆکردنەوەی پارە لە کەسانی دەوڵەمەند و پارەدار تا پێشکەشی خێزانە هەژارەکانی بکەن. بە دنیای و هاوکاریکردنی هەژاران بەزەییە، هەندێک بۆ بە دوورگرتنی بەڵا لە خۆیان هاوکاری هەژاران دەکەن و هەندێکی تریش حەز دەکەن خزمەتی مرۆڤایەتی بکەن. دیارە ئێستا دۆخەکە جیاوازە و پێشتر دۆخێکی لەم جۆرەمان نەدیوە، بۆیە باشترین کار ئەوەیە خزمەت بە مرۆڤەکان بکەین بە دەرلەوەی سەر بە چ ئاین و تایەفە و نەتەوەیەکن. تۆ بەزەیت مرۆڤ دابێتەوە و خوداش بەزەیی بە تۆ دادێتەوە. ما مرينا بهيش ظرف بصراحة. يعني لازم احنا نفكر قبل ما الدولة ما فكرت فينا. پێویستە بیر بکەینەوە چونکە حکومەت بیر لە ئێمە ناکاتەوە. پێویستە بیر لەوانی تریش بکەینەوە کە هەژار و نەدارن و قوتی ڕۆژانەیان نییە. باشترە هەر خێزخوازێک لەسەر لاپتەیەک بنووسێت کە هەر کەسێ پێویستی بە یارمەتیە ئەو یارمەتی دەدات، بە تایبەتیش لەم دۆخەدا کە هاوڵاتی لەبەر پەتای کۆڕۆنا ناتوانێت بێتە دەرەوە، بۆیە پێویستە هاوکاری بکرێت. كذلك المواطن يعني ايش ما يسوي قليل بحق المواطن. هاوڵاتیان داوا دەکەن بەهۆی داخستنی بازاڕ و شوێنە گشتەکان و نەبوونی کارەوە حکوومەت لە باج و ڕسومات خۆش بێت و سەرمایەتدارانیش کرێی دوکان و خانوو لەم ماوەیەدا کەم بکەنەوە. بە مۆشێخانی گەلی کوردستان، بەغداد.